ئەم کاتان باش هاوڕێیان هەوڵەداین ئەوڕۆکە هەندێک بە قوڵایی لەسەر ئەو ڕووداوانە قسە بکەین کە لە ناوچەکەماندا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بە تایبەتی لە سووریادا ڕوو ئەدەن و ئەمانە پەیوەندیان بە چیەوە هەیە لەسەر ئەمە قسە دەکەین. یانی وا دیارە چەند ڕۆژێکە دەبینین لەلایەک لە نێوان ئەمریکا و ئێراندا ئیتر دەمەقاڵەیەک هەیە و ئەمریکا هەتاوەکو دێ چەک و تەقەمەنی و هێز کۆ دەکاتەوە، هەم لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست، هەم لە دەریای هیند، هەم لە هەمان کاتدا لە قوبرسدا هێزێکی زۆر گەورە و زەبەلەح کۆ دەکاتەوە و ئیتر ئەمانە هەمویان لە کاتێکدا ئەنجام دەدرێن کە لە بەرامبەر ئێراندا لەلایەک بەدەستێک چەکوچ بەدەستێکیشدا کارتی گفتوگۆ لەسەر مەسەلەی نوکلەری، لەسەر مەسەلەی هەڕەشەکانی ئێراندا ئەنجام دەدرێت. ینی بەر لە هەموو شتێک پێویستە هەندێک بۆ دواوە بگەڕینەوە، ینی لە کۆبوونەوەی مانگی سپتێمبەری 2023دا کە لە هیند ئەنجامدرا بە ناوی G20 نیو دەڵهای سومیت ناسراوە. لەوێدا ئیتر وڵاتانی زلهێز، وڵاتانی G20 بڕیاریاندا کە کۆریدۆرێکی نوێی ئابووری بکەنەوە کە لە نێوان هیند، عەرەب، مەبەسمان زیاتر عەرەبی کەنداوە و لەوێدا دەچێتە ناو ئیسرائیل و دوایی بە بەندەری پیری یۆنان دەبەسترێتەوە. یعنی کۆریدۆرێک لە نێوان هیند بۆ ڕۆژهەڵات ناوەڕاست و لەوێشەوە بۆ ئیسرائیل و لەوێشەوە بۆ ئەوروپا دەکرێتەوە. ئیتر دوای ئەوە چیمان بینی کە بینیمان لە مانگی ئۆکتۆبەردا، ینی هەردوای ئەوەدا ڕووداوەکەی 7 ئۆکتۆبەر هاتە ئاراوە کە حەماس هێرشێکی لە پڕی ئەنجامدا بۆ سەر ئیسرائیل و نزیکەی 1300 کەسی کوشت و نزیکەی 100 کەسیشی بەدیلگرت لە ناواندا خەڵکی سڤیل، خەڵکی وڵاتانی جیاوازی تێدا بوون، بەڵام لە هەمان کاتدا هەندێک بەرپرسیاری سەربازیشی تێدا بوون. ئیتر دوای ئەوە هەموو شتێک گۆڕا، ئیتر شەڕەکان بەردەوام بوون، زیاتر لە ساڵێک بەردەوام بوون هەتاوەکو ئەوڕۆ هات. ئەوڕۆکە دەبینین ئەوەی دەیدرینەوە زیاتر ئەنجامەکانی 7 ئۆکتۆبەرن. ینی ئەنجامەکانی 7 ئۆکتۆبەر بەو شێوەیە ئەتوانین پۆڵێن بکەین بە نسبەت ئیسرائیل و کە ئەمریکا و ئەوڕۆپاشی لە پشتن. یەکەمین لە ناوبردنی غەزە بە تەواوەتی و نەهێشتنی مەترسیەکانی حەماس و حیزبوڵڵا. ئەمانە تا ڕادەیەکی زۆر ئەتوانین بڵێن ئەنجامیان وەرگرتووە، بەڵام هەتاوەکو ئێستا حەماس و حیزبوڵڵا بە شێوێک لە شێوەکان ماون و لە ناوبردنی حەماس بە تایبەتی تر تەماشامان کرد ئیسرائیل لە ماوەی ڕابردوودا هێرشێکی زۆر گەورەی کردە سەر حیزبوڵڵا و سەر ئێرانیەکان لە سووریادا و نەیهێڵا ئەمانە سەری خۆیان دەرخەن، هەموو چەک و کەرەستەکانیان لە ناو بردووە. لە کۆتاییدا هەم ئێرانیەکان ناچاری پاشەکشە بوون، هەم حیزبوڵڵا ناچار بوو پاشەکشە بکە بۆ ناوەوەی لوبنان. بەو شێوێ ئیتر زەمینەیەک ڕەخسا بۆ ئەوەی هەیئەت تەحریری شام هێرش بکاتە سەر سووریا و ئیتر سوپای سووریا نەیتوانی بەرگە بگرێ و لە ماوەی 13 ڕۆژدا ئیتر سوپای سووریا بە تەواوەتی تێکشکا و ڕژێمی سووریا بەشار ئەسەد ئیتر بووە پەنابەر لە مۆسکۆ گیرسایەوە. و ئێستاکە تەماشا دەکەین بابەتی دووەم هاتۆتە پێشە و ئەویش ئەوەیە لەگەڵ ئێراندا چۆن دەتوانن چارەسەریەک بدۆزنەوە. چارەسەریەکە شەڕ دەبێ و یانیش پەیمانێکی نوێ
ساز دەکەن ئەمەیان بابەتێکە لە هەمان کاتدا ئیتر خاڵی سێمین ئەگەر بێت و لەگەڵ ئێراندا ڕێککەوتنێک ساز بێ ویانی شەڕێک ساز ببێ و لە ئەنجامی شەڕەکەدا ئیتر چۆک بە ئێراندا دابدەن خاڵی سێم دەبینێتەوە بە نسبەت ئیسرائیل ئەویش ئیتیفاقی عەرەب و ئیسرائیلە و لەناو ئەو ئیتیفاقەدا تەماشا دەکەین پێشتر بربەستی سعودیا هەبوو بربەستی قەتەر هەبوو سعودیا ئێستاکە هەندێک نەرمڕەوی تێدا هەیە و ئێستاکە ئامادەکاری دەکرێت بۆ ئەوەی دۆناڵد ترامپ سەردانی ڕیاز بکە و لەوێدا ئایا دۆناڵد ترامپ چەند چ بابەتێک تاوتوێ دەکات چ زۆرە پەیمانێک ساز دەکات لەگەڵ سعودیا بێگومان بەنسبەت دۆناڵد ترامپ ئاسایشی ئیسرائیل و لە هەمان کادا مەسەلەی ئابووری لە پێشەوە ئیتر لەمانەدا ئیتر بابەتێک دەبێت یەکلای بکەنەوە بەڵام ڕەنگ بێت لەوێدا هەندێک بابەتی دیکەش هەبن وەکو ئەوەی کە ئایا لەو کاتەدا دۆناڵد ترامپ لەوێ یعنی بە نێوبژیوانی سعودیەدا دۆناڵد ترامپ و پوتین کۆ دەبنەوە یان نا ئەمەیان جاری دیار نییە ئەمەیان ئەگەرێکە لە هەمان کاتدا سعودیا سیاسەتێکی نوێی هەیە بەنسبەت ئێران یعنی خۆتان دەزانن هەر لەو سەر و بەندەدا یعنی بەر لە کۆبوونەوەی جی 2023 دا ئێمە بینیمان کە بە نێوبژیوانی چاینا ئێران و سعودیا گەشتنە ڕێککەوتنێک ئیتر کۆنسۆڵسەکانیان کردنەوە ئەو ڕێککەوتنە هەتاوەکو ئێستاش بەردەوامە و لە سایەی ئەو ڕێککەوتنەدا شەڕ و هەڕەشەی نێوان یەمەن حوسیەکان و سعودیا و ئیمارات تا ڕادێک ئەتوانی بڵێن ڕاوەستا کۆتایی پێهات و لە بۆ هەندێک ئێستا کە سعودیا ڕنگ بێ لایەنگری ئەمە نەبێ کە مەسلەی ئێران بە چەک یەکلایی بکرێتەوە و ڕنگ بێ ئەو ڕۆڵە ببینێ کە لە نێوان ئێران و ئەمریکا و ئیسرائیلدا بیهەوێ ڕێگایەکی سێم بدۆزێتەوە بۆ ئەوەی بە ئاشتیانە مەسەلەکە چارەسەر بکرێت چونکە سعودیا پرۆژەی 2030 هەیە و ئەو پرۆژەیەکی ئابووریە لە کاتێکدا شەڕێک لە نێوان ئێران و ئەمریکا و ئیسرائیل و ڕوو بدا شەڕەکە زۆر ئاسانە بەڵام کۆنتڕۆلکردنی و کۆتایی پێهێنانی ڕنگ بێ وەها ئاسان نەبێ وە لە هەمان کاتدا ئیتر گەروی هورموز دەکەوێتە ژێر هەڕەشە هەتاوەکو ئێستا حوسیەکان لە یەمەن زۆر بەکاریگەرن لە کاتژمێرەکانی دواییشدا تەل ئەڤیڤ و فڕۆکەخانەی بونگوریان دیسا بردومان کرد ئیتر ئەمانە هەمویان بابەت گەلێکن کە لە بۆ سعودیا زۆر هەستیارن ڕنگ بێ سعودیا لەو بارەیەوە ئیتر سیاسەتی تایبەت بەخۆی هەبێ و لەگەڵ دۆناڵد ترامپ قسە بکەن لە هەمان کاتدا بابەتی قەتەر هەیە یعنی قەتەر لە مێژە تەماشا دەکەین گەورەترین بارەگای ئەمریکا لەلایەک لەوەیە و لە هەمان کاتدا ئیتر قەتەر یەک لە وڵاتانەیە هەم لە ڕێگای دیپلۆماسی هەم لە ڕێگای پارە و پول ئیخوان المسلمین بەگشتی و حەماس بەگشتی ئیتر پشتگیری دەکات و لە هەر کاتێکدا شەڕێک لە غەزە ڕوو بدا لە نێوان حەماس و ئیسرائیلدا ئیتر لە کۆتاییدا کێشەکان لە قەتەر یەکلایی کراونەتەوە قەتەر هەم لەلایەک هاوپەیمانی ئەمریکایە هەم لەلایەک پشتگیری لە ئیخوان مسلمینی فلسطین دەکەم و لە هەمان کاتدا ئیتر تەماشا دەکەین لە جیاتی ئەمریکا و ئیسرائیل مێزەیەکی گفتوگۆ ساز دەکا و کێشەکان تاڕادێک ئیتر بەرەو هەڵپەساردن دەبا نەوەکو بەرەو چارەسەرکردن ئێستا کە قەتەر لەو بوارەیەوە لەکوێدا جێدەگرێت خۆتان دەزانن لە قوبرس لەو ڕۆژانەی پێشداییتر دەبێت گەورەترین مانۆڕی سەربازی فرەنەتەوەی یعنی مەبەستمان فرەنەتەوەی فرە دەوڵەتیە کە لە قوبرسدا ساز دەکرێت لەوێدا تورکیا زۆر نیگەرانە لە هەمان کاتدا ئیتر تەماشا دەکەین زۆر وڵات لەوێدا بەشداری دەکەن بەڵام جاری یەکەمە دەبینین لەو مانۆڕە سەربازیەدا قەتەر و ئیسرائیل بەیەکەوە بەشداری دەکەن
ئەوە لە مێژوودا جاری یەکەمە هەتاوەکو ئێستا قەتەر بە هیچ شێوەیەک لە دژی یعنی بە پێچەوانەی تورکیا هەنگاوی لەناوە بەڵام ئەم جارە تەماشا دەکەین کە لە قوبڕس لە شوێنێکدا کە کێشەیە لە بۆ تورکیا لەوێدا مانۆڕێکی سەربازی ساز دەکرێت و لە مانۆڕە سەربازیەکەدا تەماشا دەکەین ئیسرائیل و جاری یەکەمینیشە وەکو وتم قەتەر بە فڕۆکەی F-15 بەشداری تێدا دەکات ئیتر ئەمە شتێکمان نیشان دەدا کە لەو بارەیەوە دیارە گۆڕانکاریەکەیە بەڵام ئەو گۆڕانکاریە تا چ ڕادێک تەکتیکیە تا چ ڕادێک استراتیژیە ئەمیان جارێ دیار نییە لە هەمان کاتدا ئیتر دەبێ باس لە ڕۆلی تورکیا بکەین بە تایبەتیش لەمەڕ ئێراندا و لەمەر ئیسرائیلدا یعنی تەماشا دەکەین تورکیا و قەتەر هەر لە سەردەمی بەهاری عەرەبیدا هەتاوەکو ئێستا پرۆژەیەکی تایبەتیان هەبوو ئەو پرۆژەیە لەگەڵ پرۆژەکەی ئەمریکا و دیارە یەک ناگرێتەوە ئەویش پرۆژەی گەیاندنی ڕێڕەوێکی گازی سروشتیە لە قەتەرەوە بە ڕێگای سووریا بۆ تورکیا و لەوێشەوە بۆ بازارەکانی ئەوروپا یعنی یەک لە هۆکارەکانی بەهاری عەرەبی لە سووریادا ئەمە بوو خۆی ئیتر پێشتر وڵاتانی دیکەش لەناوداون بەڵام ئەمانە هەمویان کشانەوە لە دواییدا قەتەر و تورکیا مانەوە هەتاوەکو ئێستاش و تەماشا دەکەین لە دوای 7 ئۆکتۆبردا ئەمە گۆڕانکاریەکی بەسەردا هاتووە گۆڕانکاریەکە چیە پێشتر لە سەردەمی پێشوودا لە سەردەمی بەهاری عەرەبیدا ئیسرائیل زۆر لەناو بابەتەکەدا نەبوو بەڵام ئیسرائیل ئێستاکە دەرفەتێکی زۆر گەورەی لەبەر دەستدایە لە کاتێکدا حەماس و حیزب الله لاواز بوونە و ئێران پاشەکشەیەکی زۆر گەورەی پێکراوە لە سووریادا بە تەواوەتی دەرکراوە هەموو ئەو هێزانە دەرکراون کە دژی ئیسرائیلن بۆیە ئێستاکە تەماشا دەکەین ئیسرائیل لەوەدا نیگەرانە کە تورکیا ڕۆڵێکی زۆر گەورەی هەبێ لە سووریای ئایندەدا مەبەستمان لە ڕۆڵ بێگومان تورکیا ڕۆڵی دەبێت چونکە تورکیا سنوورێکی فیزیکی گەورەی لەگەڵ سووریادا هەیە و ئەو هێزانەی ئێستا کە لە سووریادا لە دیمەشق حکم دەکەن ئەمانە هەمویان بە نان و ئاو و ئۆکسجینی تورکیا گەورە کراون بە دەیان ساڵ لەوێدا پەروەردەکراون و پەیوەندیەکی ئیدۆلۆژیشیان هەیە لە نێوان حکوومەتی ئێستای دەسەڵاتدارانی ئێستای تورکیا و دەسەڵاتدارانی ئێستای دیمەشقدا لە بۆ هەندێ ئەمە شتێک نییە کە بە ئاسانی ئیسرائیل بتوانێت دەستی لێبەردا بەڵام مەبەستمان لێرە لە ڕۆڵەکەدا ئەمەیە کە تورکیا ماوەیەکی زۆرە دەیهەوێ لە سووریاداییتر بارەگای سەربازی ساز بکەوە لەوێدا سیستەمی بەرگری ئاسمانی ساز بکە هەر کاتێکدا کە سیستەمی بەرگری ئاسمانی ساز کرا ئیتر فڕۆکەکانی ئیسرائیل ناتوانن وەها بە ئاسانی لە سووریادا بگەڕێنەوە و هەر ڕۆژ فلانە تیرۆریستمان لە فلان شوێن بینی و لێماندا و فلانە حەماسمان بینی و فلانە حیزب الله و ئێرانیمان بینی لێماندا ئەمە ناتوانانی بکەن لە بۆ هەندێک تەماشا دەکەین ئێستاکە ڕۆژ نییە ئیسرائیل ئەو شوێنانە بردومان نەکا کە تورکیا دەیەوێ لەوێدا بارەگای سەربازی و بە تایبەتیش هێزی دژە ئاسمانی لەوێدا بچێنێ ئیتر ئەمە بابەتێکی زۆر گرنگە و بابەتێکی دوور و درێژیشە لێرە ناتوانین بە تەواوەتی حەقی خۆی پێ بدەین لە بەرنامەیەکی کوردە چونکە کێشەی ئیسرائیل و تورکیا کێشەی سەیری و سەمەرەنیانی بە کورتی ئەگەر بمانەوێ باسی بکەین تورکیا یەکەمین وڵاتی ئیسلامیە کە دانی بە ئیسرائیلدا ناوە و لە ماوەی زیاتر لە 20 ساڵی ڕابردوودا ئەردۆغان بەردەوام قسەی لە دژی ئیسرائیل کردووە لە هەمان کاتدا گەورەترین بازرگانی لەگەڵ ئیسرائیل ئەنجام داوە تەنانەت لە 7 ئۆکتۆبردا
بە هیچ شێوەیەک دەستبەرداری ئەو بازرگانیە نەبوو تەنانەت ئەو کەرستانەی وەکو مادە کیمیاویەکان مادەی ئاسن کە چەک و تەقەمەنی لێ ساز دەکرا لە دوای 7 ئۆکتۆبەر بۆ قەتل و عامکردنی غەزە ئیتر ئەمانە لە تورکیا دەهاتن لە کاتێکدا کە ئەردۆغان چەندین جاروتی بازرگانیمان ڕاگرتووە بەڵام تەماشا دەکەین کە شتێکان گوایە کە دەستنە مەسەڕی یان دەستنە وڵاتێکی دیکە لە پڕەوە ئیتر دیرەکسیۆنەکەیان دەسوڕاندنەوە و دەچوونە بەندەری حەیفا لەوێدا ئیتر کەلوپەلی بازرگانیان دادەبەزن و لە هەمان کەدا مەسەلەی نەوتی ئەزەربایجان نەوت و غازی ئەزەربایجان کە لە ڕێگەی تورکیاوە دەگاتە ئیسرائیل یەک دەقەش ڕانەوەستا و درەنگ نەکەوت بەڵکو زیاتر پەرەی پێدرا ئەوە واتای ئەوە نییە کە هیچ کێشەیەک لە نێوان تورکیا و ئیسرائیلدا نییە بەڵام هەتاوەکو ئێستا تەماشا بکەین هەتاوەکو ئێستا کێشەکان نەگەیشتونەتە ئاستی پێکدادان ئیسرائیل هەوڵی وای کردووە هەڕەشەی وهای ئەنجامداون لە دەریای مەڕمەڕی 7 هاوڵاتی تورکی کوشتن و تورکیا قسەی کرد بەڵام لە دواییداییتر کۆتایی پێهێنا ئێستا کەش وایە ئێستا کەش بازرگانی لەگەڵ ئیسرائیل دوعا و گریان لە بۆ غەزە بەردەوام دەکات یعنی سیاسەتێکی وها پارادۆکس و دووڕووی هەتاوەکو ئێستا بەردەوام دەکات لە بۆ هەندێک تەماشا دەکەین کێشەیەک هەیە لە نێوان ئەمانەدا و کێشەکە پەیوەندی بە هەژمونگەرایی ئەو دوو هێزەوە هەیە لە سووریادا بەڵام ئیسرائیل ڕنگ بێ بە هیچ شێوەیەک ڕێگا بەمە نەدا و لە ئێستادا تەماشا دەکەین دەستی ئیسرائیل کراوەتەوە لە کاتێکدا کە ترامپ لەسەر دەسەڵاتە لە کاتێکدا کە مەسەلەی پۆست 7 ئۆکتۆبەردا هەیە و ئیتر ئەدەبیاتی ئیسرائیل زۆر بەهێزە لەوەی کە مەغدوریەتی خۆی بە مەبەستی سیاسی بەکاربێنێ و هەموو جۆرە دەست درێژیەکانی مەشروع بکە و ڕەوایەتی پێ بدە ئێستا کە تەماشا دەکەین لە کابینەی دۆناڵد ترامپدا کەسێک بە ناوی تۆم باڕک تەعین دەکرێت دەستنیشان دەکرێت وەکو سەفیری گەورەی تورکیا تۆم باڕک کەسێ یەک لە بازرگانە هەرە گەورەکانی ئەمریکایە و بەڕێگەز لوبنانیە یعنی خەڵکی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ڕۆژهەڵاتی ناوەڕاست باش دەناسێ وابزانم باپیری لە لوبنان لەدایک بووە مەسیحیەکانی لوبنانە و پەیوەندیەکی زۆر نزیکی لەگەڵ دۆناڵد ترامپدا هەیە ئێستا کە تۆم باڕک وەکو سەفیر دەستنیشان دەکرێت تۆم باڕک ئەمڕۆکە لە کۆنگرێس ئیتر پرۆسەی سوێند خواردنی هەبوو هەموو سەفیرێک دەبێت لە کۆنگرێسی ئەمریکادا سوێند بخوا قسە بکە و پرۆژەکانی باز بکە و لە بەرامبەر ئەوەداییتر سێناتۆرەکان دەنگی پێدەن ویانیش دەنگی پێنادەن ئیتر لەوێدا بە کورتی نامەوێ درێژی بکەم لەوێدا لە گوتارەکەیدا دەربارەی تورکیاش قسەی کرد و لەوێداییتر باسی لە ڕۆڵی تورکیا کرد لە قەفقاسیا چییە یعنی لە مەسەڵی ئەزەربایجان و ئەرمێنیادا باسی لە ڕۆڵی تورکیا کرد ڕۆڵی ئیستیقرار ڕۆڵی ئارامی و ینی شوکو هێزێک کە ئەتوانی ئارامی ئەنجام بدە ئیتر لەوێ ئەمە پەیوەندی بە رووسیاوە هەیە لە هەمان کاتدا ئیتر باسی لەوە کرد کە لە بەرامبەر ئێراندا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ئەتوانێت ڕۆڵ ببینێ لە هەمووشی گرنگتر لە ئەفریقادا کۆمپانیا تورکیەکان دەتوانن ململانەی کۆمپانیا چینیەکان بکەن ئەمە زۆر گرنگە یعنی ئەمە ئەوەمان بۆ دەستنیشان دەکا کە سیاسەتی نوێی دۆناڵد ترامپ و یانیش ئەو بارێک کە دۆناڵد ترامپ دەیهەوێ بیخاتە سەر پشتی تورکیا یەک لە بەرامبەر رووسیا هێزێکی هاوسەنگی ساز دەکا لە قەفقاسیا دوو لە بەرامبەر ئێراندا لە بەرەی ئەمریکادا و ئەمریکا و ئیسرائیلدا دەبێت جێبگرێ و لە هەمان کاتدا دەبێت ململانەی هەژمونگەرایی چین بکاتن لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بە تایبەتی لە ئەفریقادا بەڵام لە هەمان کاتداییتر گوتارێکی مەزهەب گەراییشی
دووبارە کردەوە. ئەو گوتارە مەزهەب گەراییە چەند ڕۆژێک بەر لە ئێستا لە سعودیەشدا ئەنجامدرا. لە سعودیا فلیمی معاویە ئەبوو سوفیان ئیتر بڵاو کرایەوە، لەوێدا ئیتر باس لە مەسەلەی کەربەلا و کوشت و کوشتاری عەلی و حەسەن و حوسێن کرا و ئەم ناڕەزایەکی زۆر گەورەی لێکەوتەوە. تەنانەت لە ئێران ئەو فلیمە قەدەغە کرا و ئێران هەڵوێستێکی زۆر توندی نیشاندا سەرکردە. شیعەکان بەگشتی لە جیهاندا هەڵوێستی زۆر توندیان نیشاندا و ئەوەی بەبیرهێنایەوە کە ئێستاکە ئەو شەڕی ئەمریکا و ئیسرائیل لە بەرامبەر ئێران دەیکەن کە لایەنێکی مەزهەبیشی هەیە و لە هەمان کاتدا عەرەبی سوننە و ئیسلامی سوننە واتە دەیان هەوێ سعودیە و تورکیاش بخەنە ناویدا. بۆیە ئیتر ئەویش ئەو قسەی معاویەی دووبارە کردەوە کە هەتاوەکو قسە هەبێ پارە بەکار ناهێنێ، هەتاوەکو پارە هەبێ خەنجەر بەکار ناهێنێ، بەڵام کاتێک ئەمانە هەمویان کەڵکیان نەبوو ئەمجارە هێز بەکاردێنێ. ئەمە معاویە لە کاتی خۆیدا لە شەڕی ئیمامی عەلی و حەزرەتی عەلی و عایشەدا بەکاری هێناوە و لە ئەنجامدا ئیتر عەلی کوژراوە. دوای معاویەش ئیتر تەماشا دەکەین بەدەستی یەزد حەسەن و حوسێنیش لە کەربەلا ئیتر دەکوژرێن و قەتل عام دەست پێ دەکەن. ئێستا کەش تەماشا دەکەین لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ئیتر شتێکی وا بەو شێوەیە لە ئارادایە. ئیتر ئەوە بابەتێک بوو کە پێویستی بە ڕوونکردنەوە بوو لەسەر وێنە گشتیەکە کە لە ناوچەکەی ئێمەدا چی ڕوەدا. بێگومان لە پەنای ئەمانەدا ئیتر ئەگەر بینە سەر وردەکاریەکان دەبینین هەتاوەکو ئێستا لە ناوخۆی سووریادا بە تایبەتیش لە نێوان هێزەکانی سووریای دیموکراتیک و حکوومەتی شامدا ڕێککەوتنی لۆکاڵی ئەنجام دەدرێن. ڕێککەوتنی حەلب 2 ڕۆژ بەر لە ئێستا ئەنجامدرا. بەپێی ئەو ڕێککەوتنە دەبێ هێزەکانی یەپەگە ئەو دووگەڕەکەی حەلب چۆڵ بکەن بکشێنەوە و ئیدارەی سڤیل ئەمن بە کورتیتان پێڵێم ئیدارەی سڤیل جارێ دەمێنێتەوە تاوەکو ئیتیفاقێکی گشتی و گەورەتر. و هەر دوێنێ درەنگانی شەو تەماشامان کرد ئەو هەواڵەشمان بیست کە ئیتیفاقێکی بە هەمان شێوە لەسەر سەدی تشرینیش هەیە. یعنی لەوێشدا ئیتر ئیدارەی سەدی تشرین بۆ هێزەکانی سووریای دیموکراتیک و یانیش خۆسەری دیموکراتیک بەجێ بێڵن، بەڵام لەوێشدا هێزە سەربازیەکان دەبێ بکشێنەوە. ئەمانە لە هەمان کاتدا ئەتوانین بڵێن داخوازی دەوڵەتی تورکیاشن. یعنی تورکیا لە کۆتاییدا ڕاستە هەڕەشەی زۆر گەورە دەکا، بەڵام لە کۆتاییدا تەماشا دەکەی لە ناو دێرەکاندا تەماشا دەکەی هەست بەوە دەکەی تورکیا بەوە ڕازیە کە ئیدارەیەکی کوردی هەبێ، بەڵام نابێ هێزی چەکداری هەبێ. ئەمە تەماشا دەکەین لە هەندێک ناوچەدا ئەمانە ئەنجام دەدرێن، بەڵام ئەو ڕێککەوتنە 8 خاڵیە کە پێشتر لە نێوان مەزلوم عەبدی و ئەحمەد ئەلشەرعدا ئەنجامدرا بوو و دیارە پێویست دەکاتن سەر لە نوێ. لە هەندێک شوێندا تەماشا دەکەن ئەو ڕێککەوتنە لە ناو ئاڵۆزیدایە وەکو پێویست جێبەجێ ناکرێ. ئیتر تەلەڤیزیۆنی سووریا پێش 1-2 ڕۆژ ئیتر هەواڵێکی بڵاو کردەوە لە زاری سەرچاوێ کە نادیار باسی لەوە کرد کە هێزەکانی سووریای دیموکراتیک دەیانەوێ کات قازانج بکەن، یعنی نایانەوێ ئەو ڕێککەوتنە 8 خاڵیە جێبەجێ بکەن. تۆمەتێکی وای بڵاو کردەوە و لە هەمان کاتدا تەماشا دەکەن هێزەکانی سووریای دیموکراتیک خۆسەریش ئەو بڕیارانەی حکوومەتی ئەحمەد ئەلشەرع بەگشتی بە بڕیاری ڕەوا نابینن و ئەڵێن ئێمە جێبەجێیان ناکەین. دروزیەکانیش هەمان هەڵوێستیان هەیە. ئیتر لەلایەک ئەمە هەیە، لەلایەکی دیکەش تەماشا دەکەین لە ئاستی لۆکاڵیدا ڕێککەوتن هەنا. یعنی لە سیاسەتی نوێدا تەماشا دەکەین شتێکی وا هەیە لەو شوێنانەیدا کە ئەکرێ لایەنەکان ڕێک بکەون ڕێک دەکەون، لەو شوێنانەی کە ناکرێ ڕێک بکەون مەسەلەکان ئیتر هەڵدەپەسێرن بۆ کاتێکی نادیار
بەڵام لە ئەنجامدا نابێ لایەنەکان شەڕ بکەن و ئەمە یەک لە ئەولەویەتەکانی سیاسەتی دۆناڵد ترامپە لە ناوچەکەدا. بابزانین ئەمانە هەمویان چیان بەسەردێ لە ئایندەیەکی دوور و درێژدایی تر ئەو مەسلەیەمان بۆ یەکلایی دەبێتەوە ئیسرائیل و تورکیا ڕێک دەکەونیان نا ئەگەری ڕێککەوتنیش زۆرە ئینسان ناتوانێت ئەمەش لە بەرچاو نەگرێ و لە هەمان کاتدایتر ئەگەری ڕێک نەکەوتنیش هەیە لە ئەگەری ڕێککەوتندا بێگومان دۆناڵد ترامپ ڕۆڵێک بە تورکیا دەدا بەڵام لە هەمان کاتدا ئیتر ئەوەش نییە کە تورکیا دەیەوێ بە تەواوەتی ئیتر وەکو جاران وەکو سەردەمی سەرەکانی و ئەمانە ئەم جۆرە بابەتانە کۆتاییان پێ هاتووە ئیتر خۆسەری دیموکراتیک و هێزە چەکدارەکانی بە تایبەتی لە ناوچەی ڕۆژهەڵاتی فراتدا ئیتر دەمێنێنەوە هەتاوەکو ئێستا لەو بارەیە هەتاوەکو ئێستا شتێکی ڕوون نییە کە ئەو بابەتە هەتا لە کۆتاییدا چۆن چارەسەر دەبێ ئەمیان دیار نییە بەڵام وەکو وتم لایەنەکاندایتر بەردەوامن لەسەر گفتوگۆ بە پێی ئەوەندەی من بزانم لە چەند ڕۆژی ئایندەدا دەبێت دووبارە ئەحمەد شەرع و مەزلوم عەبدیکۆ بنەوە چونکە هەندێک بابەت وەکو وتم لە ناو قەیراندانا پێویستە لە سەرووی ئەو کۆمیسیۆنانە کە ئەو کۆمیتانەی کە گفتوگۆ دەکەن ئیتر هەردوو سەرکردەکە کۆ بنەوە و لەسەر هەندێک بابەت لەسەر هەندێک وردەکاری بڕیاری کۆتایی بدەن هەتا بەرنامەی ئایندە کاتێکی خۆش بۆ هەمووتان دەخوازم تکایە لەبیر مەکەن وەکو بەردەوام پشتگیری بکەن لایک بکەن کۆمنت بنووسن کۆمنتی هەمووتان دەخوێنمەوە ئەو کۆمنتانە ئەگەرچی ناتوانم هەمویان وەڵام بدەمەوە بەڵام ئەگەر پرسیاری گرنگ هەبن وەڵامیان دەدەمەوە و ئەگەر پرسیاری گرنگ نەبن ڕەخنە هەبن و یانیش هەر بابەتێکی دیکە هەبێت لە بەرنامەکانی ئایندەدا سوودی گەورەیان لێ دەبینم بێگومان هەموو کۆمنتەکانتان دەخوێنمەوە وای سوسراو بۆ هەمووتان کاتێکی خۆش.